مامۆستا شاهین بە یارمەتیت ئیشم پێێتە. باش. اوكي دەستان خۆش بی. بڵای بکۆ باشە؟ بێگەر خانمە خێر بی. سوپاس دەکەم مامۆستا. ئیش و کار کو دەڕوا؟ خراپ مامۆستا. خێر. لەسەر ئەو ڕاپۆرتەی دوێنێ کە لەگەڵەوە ناڵایە کردمەوە تووشی کێشە بوو. کێشە چ؟ وەڵی باوکی ئەم بەیانێ تەلەفۆنی بۆ کردم و هەڕەشاکات. لۆ چی دەوێ؟ ئەڵە نابێ بە هیچ شێوەی ئەو بابەتە بڵاو بێتەوە. باشە ئێمە ئەو دوو چاوم فۆکس نەکرد بوو. مامۆستا ئەو لەو شتانە تێناگات. باشە ژمارەتی لە چێ بووە؟ من ژمارەکەی خۆم یا بە ئەنەس کوڕەکەی ئەو دیارە ئەو پێیاوە. تکایە مامۆستا شتێکە با بڵاو نەبێتەوە. چارە چییە؟ تەلەفۆن کە با ڕایگرن بڵاو نەبێتەوە چونکە شەماڵ گەورەترین شەڕی لەگەڵا کردوم لەسەر ئەو بابەتە تکایە. لا حول ولا قوة إلا بالله. يعني ويلي هاتي إيش نكي؟ يعني هر بابتش إيش لسب كاين أما دبي توش تشبين توش محكمة بين. يعني نازن إيش خوما كوبا زي بزيب كاين. مامۆستا خەڵک ئێستا لەو شتانە تێناگات. ألو؟ ألو؟ كاك مريوان؟ بەڵێ قوربان. أو رابورتو هي لسه أو من ضلالي كسر لسه شقان أو من ضلال الناس بون. إيه بەڵێ ئەزانم. والله 10 دقيقة بڵاو بۆ تۆ قوربان. چی؟ 10 دقيقة بڵاو بۆ تۆ. دەتوانێت نەکۆ سەعات 9 شەو بڵاو دەبیتەوە؟ کوڕە تۆ باڵە تێگەشتی قوربان من وتم 9 بەیانی. باشە. هەر ئێستا دەستەڕیەوە باشە؟ تا بێخەم بۆ قوربان. چی بوو؟ 10 دقیقە بڵاو بوویتەوە. ئەی قوربە سەرم. خوای گیان باوکی ئەو کوڕ نەیبینێت. ئەتوو ئارامەوە ئەوە تازە ئاگدار بکردنەوە هەر ئێستا دەستەڕیەوە. عەتا. بەڵێ ژنەکە. پۆزی شلیا و شانم وە باڵم وە سیرکە. چ بووە؟ نابینی ڕاپۆرتەکەیان بڵاو کردوتەوە؟ راپۆرت؟ بەڵێ. وعدیاندا بەڵاوی نەکەنەوە بەڵاویان کردەوە. ئێستا بە خۆم تەلەفۆنیان لۆ دەکەم. سەد جارم پێوتی ئەو ناڵە بخەرەخانی بێسەرپەرشتیاران. ئەمە چییە؟ کچێکی شێ بەخێو مانگا توش زۆری دەرێ ها؟ ئەی تۆ بۆ پیاوی؟ دەوز بە قسەی مەکەیسکە. ئێستا تەلەفۆنیان لۆ دەکەم بە خۆم. مامۆستا منە مەوێ خزمەتی ئافرەت و مناڵی ئەم کوردستانە بکەم بەڵام خەریکە ئەچمە ناو کێشە و مشاکلێکی زۆرەوە. ئەوە ئاساییە. ئەتویش خۆت بەردەوام بە ئەو کێشانە هەر هەبووە. مامۆستاییان بەڵام شەماڵیش زۆر ڕێگریم لێ ئەکات. تەلەفۆنە. چواری مەترسێ. چییە؟ باوکیە نەسە مامۆستا. مەترسێ مەترسێ. قسەی بکە. ئەلۆ؟ تۆ کێی؟ فەرموو چێت دەوێ؟ من ئەو ژنەم دەوێ. ئەو سعوفیەم دەوێ. برێ فەرموو ئەم بەپرسەیمە. چییە؟ تۆ چیش دەکەی؟ ئەتوو برێ کاکە چیت دەوێتن؟ ئەدی نابی بناسم؟ کاکە جان ئەمن مەسئولیمە بە قوربان. یعنی جەنابتانن سعوفیەکان فێرەکەن و بچن ڕسمی منداڵان بەڵاو بکەنەوە ها؟ بە قوربان هیچمان خزمەتکردنە. ئەوە خزمەت نییە. ئەوە ئاخر جارە ئەو شتێک بکەن باشە؟ حرمەتی خۆت بگرە. باشە چی خراپمان نەکردیە. دووەمین جارش کوڕەکەت ئەسڵی هەڕسمیش دیار نەبوو. ڕسمت دیت بە خۆت؟ نەخێر بە خۆم دەزانم. مامی دەزانی ئامۆزای دەزانی. باشە بە خۆی 10 دقە بڵاو بوویتەوە ئەو ڕەشمان کردەوە کۆتایی پێ هات. شەرمی زانە ڕەشیان کرد تۆ دێ ڕەشمان کردەوە؟ ڕایەوە. یەک دەقە ڕاوەستە لەگەرم بە نەڕۆی. ڕەشیان کردەوە؟ دەقەم. نەماوە. نەمایە؟ جێبگرە ئەفەندی. جارش کە راپۆرتی ئەوها بکەی بە خۆم دەزانم پسان بەسەر دەینم تێگەشتی؟ ناتوانیش بکەین. کەی ئەوە ئیشە؟ دەستت خۆش بێت. بێتامیان کردەوانە. چی؟
ماما تخوا دەرەزێنەکە ئەنەس گەڕاگرا ئێرکانە منتیقەچ دەورە مندم باشە دەچی لەو دەرکانە دەدەی یەکێک لە دەرکەی دەی دەپاڕێەوە جوان دەرێت خوا پارەم دەنێ بێ داکم بێ بابم بێ کەس و کارم ئێ دەی ئەنەس غاردە بە قورعان دوایە دەرۆزەینەکەی پارێ خڕەکەی و بابەتەر دەتکوژی دەرد دەکا لە مارێ بڕۆ مارێ بڕدەی بڕۆ ماردی ماما پارەیان نەدامێت ڕوهۆر بە نوعی کوپارەت دەدەنێ لە ناریدا و بابم مردی ها ئەخەم ناتوانم درێ بکەم بابوو داکە مردشی مایە وی لەو قسە گەورەی ئەدی داکت حیایی نەبردین داکت نەڕۆی بەجێ هێشتی ئەگەر ما بە لێرە دەبوو نەخێر دایک و باوکە مردکماوە قسەی گەورەم لەو مەکە کەس ناتبینی ناکوڕم ڕوو دەرەوسەی بکە ئاخر خوای گەورەی ئێمە دەبینێ دەزانی قسەی گەورەم لۆ مەکە وەرە پێشم کۆدەی وەرە بە فێرت کەم وەرە کورەکەم گوتی بڕۆ مارێ برێنە تاکەمە هێنە باب وەختە لە بچام مرم دەی یاڵا گچکەر چت دەوێ ئەوە چ هەیە کەس نییە چت دەوێ ئەم فەقیرم نەداکەم هێنە باب ئەگەر پارەمان پێ بدەی ئەکیدی داک و بابت نەمایە ناوەڵڵا ئەدی دەچێ مەکتەبێ نە لە مەکتەبێ ژەمنیان دەرینە حەز ناکەم دەرۆزەی بکەی بەس ها بگرە کورە عافیە ها دیتت چەند ئاسانە ئەوە لە بۆ من تەمەشا بڕۆ مارمار بگەڕێ هەمووان خرکەوە ێ پارەتی زۆر خرکەوە دوایانیوەی دەدەیە من ئەو جەنیوەی لۆ بابت دەبێەوە باشە تێگەیشتی ئافرین دەی قسەی جوان بکە و هالە پاڕێەوە بڕی بڕۆ فەرموو ئەڵڵا لە وەستە خۆشە ئەو تۆ لێرەی ئەوە تۆ چیەکەی لێرە من مامە وتی دەرەزەکە دەرۆزە بڵێ چۆن ئەبێت ئەی آخر مامە وتی لێتە دەماگەر نەچوێ مادام بۆستە با پارەت بۆ بێنم باشە نا بەرعەزم لێ لەگەڵێەوە بژیم نابێت کوڕە جوانەکەم نابێت منیش مێردم هەیە مناڵم هەیە دەتخوا نابێت بە قوربان ئەی لە ڕای خوای کوڕی من نابێت بڕۆرەوە بۆ ماڵەوە نەخێر من حەزم لێیە تۆ بمکەی بە کوڕی خۆت کوڕی من تۆ باوکت هەیە دوایی تووشی کێشە ئەبم نابێت تۆ باوکت هەیە بڕۆ بەلەی باوک لەگەڵ باوکتا بژی دوایی منیش تووشی کێشە ئەبم خوا لە دەپارڕمەوە نابێت کوڕم نابێت کارە دەپارڕمەوە کەس نامکات بە کوڕی خۆی نابێت هەستە وامەکە
وەرە وەرە بۆ لای وەرە با بچینە ژوورەوە